بەڵێ سلااوان لێبێ سلااو لە بینەرانی بار میدیا دیارە دوای ئەوەی شوێ ڕابردوو هاوڵاتیەک کە خۆپیشاندەر بوو لە پردی حافیز بە مەبەستی داواکردنی کارەبای زیاد شەهید کرا یاخود کوژرە لەلایەن هێزە ئەمنیەکانی ناوچەکە لە ئێستادا کە سوکاری هاوڵاتیەکە و بەشێک لە هاوڵاتیانی نەحیەی وەرتێ و باڵەکایەتی بە شێوەیەکی گشتی لێرە لە گوندی سەرنەوەست تا ئێستا تەرمەکەی نەنەژراوە بەو پێی بەشێک لە ڕیسپی پیا و ماقوڵانی باڵەکایەتی لە کۆبوونەوەدانا بەشێکیان پێیان وایە بەر لەوەی تەرمەکە بنێژن پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم هاوڵاتیە کە بەڕوونی دیارەکە لەلایەن چێوەشەی دەکرێت بکوژی ئەم هاوڵاتیە ڕادستی یاسا بکرێت لێ پێچینەوەی یاسایی لەگەڵ بکرێت بەشێکیش پێی وایە کە ئەم هاوڵاتیە بەم شێوازە بنێژن لەو شوێنێکە لێ نیشتە لێ شەهید بووە لەوێوە بەگوڵ پێشوازی لە تەرمەکەی بکەن و بەگوڵ بهێنن بۆ سەر گۆڕستان و مەراسیمە ئاینەکانی بۆ ئەنجام بدەن ئینجا بینێژن و دواتر نێنەوە لێرە لە مزگەوت پرسەی بۆ دامنێن بەڵکو و بڕۆن لە سەر جادە لەوێوە دابنیشن و لە ژنەیەک پێک بێ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەنددارەکان بۆ ئەوەی گفتوگۆ بکەن بە مەبەستی داواکاریەکان کە یەکێک لە داواکاریەکان ئەوەیە ئەو بکوژەی کە بەڕوونی دیارە کەم هاوڵاتی شەهید کردووە بدرێتە دادگا و لێ پێچینەوەی یاسایی لەگەڵ بکرێت بەشێکیان باس لەوە دەکەن کە وە خۆیان دەڵێن بە شێوەی حەشاری لە هەمان شێوە لە هەمان شوێن بکوژەکە بکوژرێتەوە بەشێکیش پێی وایە دوای ئەوەی لێژنەکە لە کەسکاری و پیا و ماقوڵانی ناوچەکە پێکێنرا بکەونە گفتوگۆ لەگەڵ حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان بۆ ئەوەی ئەو داواکاریانەی کە هاوڵاتیانی باڵەکایەتی و ناحیەی وەرتێ بەگشتی هەیەە بدەن بە لایەنە پەیوەنددارەکان لە زووترین کاتدا داواکاریەکانیان جێبەجێ بکرێت بەشێکیش پێیان وایە کە دوای ئەوەی داواکاریەکانیان جێبەجێ کرا ئینجا ئەو بکوژە بدرێتە دادگا و لێ پێچینەوەی یاسایی لەسەر بکرێت بە شێوەیەکی گشتی ئەمە دوایین زانیاریە لەسەر ئەو هاوڵاتی کە شەوی ڕابردوو لەلایەن هێزە ئەمنیەکانی سنووری قەزای ڕەواندە شەهید کرا ئێستاوەی دەیبینن ئەو مزگەوتەیە مزگەوتی سەرنەوسە کە لێرە تەرمەکەی لێرەیە تا ئێستا نەنێژراوە هاوڵاتیان ڕیسپیان و پیا و ماقوڵان لە گفتوگۆ و کۆبوونەوەدانە تا ئێستا هیچ بڕیارێکی کەرەوە نەدراوە بەڵام بڕیارەکە وایە بە ئەگەرێکی زۆرەوە بڕیارەکە وایە کە ئەم هاوڵاتیە دوای ئەوەی لە گۆڕستان نێژرا ئینجا دوای ئەوە هاوڵاتیان نێنەوە بۆ سەر بۆ پرسەی بۆ دانەنێن هەتا و کاتەی بگوژەکە بە سزای یاسایی خۆی دەگا ئەمە دوایین زانیاریە لەسەر ئەو هاوڵاتیەکە شەوی ڕابردوو لەلایەن هێزە ئەمنیەکانی ناوچەکە شەهید کراو کە ئەو خۆپیشاندەر بوو داوای زیادکردنی کاژمێرەکانی کارەبای دەکرد.